کرد کە مسلمانان قیبلەیان بگۆڕ هەر لەگەڵ گۆڕینی قیبلە جارێکی تر بەرەو کەعبە طبعاً کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر حەزیە کرد لە دڵەوە وەکو ئاەتەکە ئەخوێنینەوە ئینشاء الله پاش کەمێکی تر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دڵەوە بەردەوام دڵی لەوە بوو کە لە نوێژە ڕووکاتە قیبلە بەڵام دەری نەئەبڕی نە لە دوعایە نە لە هیچ حاڵەتێکە بە زمان دەری نەئەبڕی بەڵام لە دڵەوە حەزیە کرد خۆی و باقی مهاجرینی تریش حەزیانە کرد ڕوو بکەنەوە لە کەعبە لە مەککە بەڵام فەرمانی خوا بوو کەوا قیبلە ڕوو بکرێتە بەیت المەقدس لەو ئەو ماوەیە 16 مانگ کاتی ئەم ڕووداوە ڕوویدا بە تەئکید کاریگەری ئەبێ لەسەر مسلمانان و لەسەر غەیرە مسلمانانیش خەڵکی تەقریبەن بوون بە 4 بەشەوە بەشێکیان ئیماندارە ڕاستەقینەکان بوون ئەوانەی کە باوەڕیان هێناوە بەخوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمانێکی پتەویان هەیە ئامادەن هەموو قوربانیە بدەن لە پێناوی دینەکەیانە پاش ئەوەی ئیمانێکی ڕاستەقینیان هێنا هیچ نایان گۆڕێ ڕیشەی باشیان داکوتاوە نەمامەکەیان خۆی گرتووە بە چاکی هیچ بایەک چەند تیژ بێ تەئسیر لە ئەوان ناکا و لاریان ناکاتەوە کۆمەڵێکی تر لەسەر تەڵەمەوەکەن لەولاوە تەماشای کوفر و هێزی کوفر و قووەتی کوفرەکەن مێلان بەرەو لای ئەوان لەم لاشەوە تەماشای ڕاستێتی دینی پێغەمبەری خواکان صلی الله عليه وسلم لەم لاوە بیرێکیشیان لەیلایە یعنی لە بەینان مذبذبین بین ذلك لا إلى هؤلاء ولا إلى هؤلاء نەیەک لا ئەبنەوە بەم دیوە نەیەک لاش ئەبنەوە بەم دیوە ئەوەش حاڵی منافقەکانن لە هەموو سەردەمێکە خەڵکانێکن بەس بە تەمان نوقتەیەک بگرن لەسەر ئیسلام زۆر جار ئێمە کاتێک ئەبینین خەڵکێکی زۆر دێ بۆ مزگەوت خەڵکێکی زۆر نوێژەکە یان بۆ تەراویح یان بۆ لەیلەتول قەدر زاهیرەکەی دڵخۆشکەرە بەڵام کاتێ ئینسانی ئیماندار دڵی پێخۆشەیە کە تاقیکردنەوەیەک ڕوو کاتە مسلمانان ئەو کاتە ئەبینی بزانم حاڵی ئەو خەڵکە چۆنە ئەو کاتە کاتێک کە ئەوەی ناو دڵێتی خاتە سەر زمانی ئەو کاتە ئەزانی کە ئەو خەڵکە ئەوە نین وا تۆ دڵت پێیان خۆشە بۆیە بەڕێزانم ئینسانی ئیماندار لە تاقیکردنەوەیە دەرەکەوێ لە حادیثە و ڕووداوەکانە دەرەکەوێ لێرە ئەمانە کەوتنە گومان کەوتنە پرسیارکردن ئەی باشە ئەی پێشا بۆچی لە کەعبە بینجا گۆڕا بەرەو بەیت المەقدس ئێستا بۆ بگۆڕێتەوە جارێکی تر بە ئەولا ئەی ئەمە یعنی چی یعنی ئەمە پرسیارێلێکە یعنی گومانی تایە کە تۆ باوەڕت بە پێغەمبەر هەر هێنابێ ئەسڵەن ئەی ئەوانەی کە مردن لە ماوەی ئەم 16 مانگەیە و ڕوویان لە بەیت المەقدس کردبووە ئەی ئەوانە حاڵیان چۆنە ئەی ئێمە ئەو 16 مانگە عیبادەت و خواپەرستیمان کرد ڕوو بەرەو بەیت المەقدس ئەی ئەوە خوا چی پێکە ئەو عیبادەتانەمان هەمووی پوچەڵ بوویەوە پرسیارێکن دلیلە لەسەر چی دلیلە لەسەر ئەوەی کەوا تۆ ئیمانی تەواوت بە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم گومانت هەیە کە ئەم گۆڕینە هی خوا بێ بەڵکو گومانت وایە کە محەممەد لە خۆیەوە کردبێتی ئەمە ئەوە دەرەخە ئەگینا تۆ لە هەر شوێنێک یان ڕووبکەیتە هەر شوێنێک تۆ عەبدی خوای خوا ئەمری پێ کردووی وخوای تعالایش وما كان الله ليضيع إيمانكم أو آيات دابزي كخوای تعالى ئیمانەکانتان لێرەم ئیمان مەقسەدی نوێژەکانتان پوچەڵ ناکاتەوە خوای تعالى خۆی پێشا فەرمانی پێکردن ئاوە ڕوو لەم لا بکەن ئەمجا پاش ماوەیەکی تر ڕوو بکەن ئێرە ئەمجا ڕوو بکەن ئەوێ ئەمە ئەمری خوایە کە تۆش ئەمری خوا هات سمعا وطاعة گوێ ئەگری و گوێڕایەڵە بی وەکو بەنی ئیسرائیل نابی ئەیانوت سەمیعنا بە موسای پێغەمبەر عەلەیهی السەلام کاتی ئەمرێکی پیان بکردا ئەیانوت سەمیعنا ئەیانوت گوێمان گرت تەواو بیستمان بەڵام وعەسەینا بەڵام گوێڕایەڵ نابین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئێوە مەبن ئەی مسلمانان
ئێوە بڵێن سەمیعنا و ئەطعنا، بڵێن ئێمە گوێمان گرت وە گوێڕایەڵیشین. ئینسانی ئیمانداری ڕاستەقینە کاتی ئاەتێکی بۆ بخوێنرێتەوە یان حەدیثێکی پێغەمبەری خوای بۆ بخوێنرێتەوە یەکسەر تەسلیمە بێ. ئەمە کۆمەڵی دووەم کە هەنێکیان هەر هەڵگەڕانەوە لە منافقانە، وتیان بەخوا برا ئەمە فایدە ناکات ڕۆژێ ڕووکەیتە ئەیلا و ڕۆژێ وەڵا برا ئێمە وازەهێنین. هەنێکیان هەڵگەڕانەوە ڕاستن وە با هەڵبگەڕێنەوە باشترە، هەڵبگەڕێنەوە باشترە. براینە لە هەنێ حاڵاتە هەنێ کەسەیە لکیاتە ئیسلام و نەلیکیە باشترە. سەف و ریزی مسلمانان پاڵفتە ببێ باشە، بڕواتانە بێ هەنێ کەس بارە بەسەر ئیسلامەوە زوو بڕوا و ملی بشکێنێ دوورکەوێتەوە باشترە. ئەوە ئەبێتە بار لەسەر ئیسلام. لە حاڵەتی ڕوبەڕووبوونەوەیە ئەگەر تۆ 1000 شێرت هەبێ، 1000 شێر یەک ڕێویتیا بێ پشت هەڵکە، هەر 1000 شێرەکە گومانی بۆ دروستە بێ یان ترسی لە دڵا بۆ دروستە بێ بەهۆی ئەو ڕێویەوە یەک ڕێوی. بەڵام بیتێ لە با زوو بڕا و مسلمانانیش لە کۆڵی مسلمانانەوە بێتەوە.